وسایلێنن ئەبێ ساکەیەتان کردووە بەداخۆ بۆ ئەو کارەساتی کە بۆ هاونیشتمانیانی خۆشەویستمان کوردانی خوارەوە سەرپێڵ و سەلاس و باوەجانی کە هاتە بەرەوە ئێمە وەکو ڕێکخراوە مەدەنیەکانی شاری مەریوان لەگەڵ ڕێکخراوەکانی شارەکانی تر وەکو بۆکان و سەقز و سنە چالاکان دەستماندایە بەرەوە کە یارمەتی خەڵکی بە شێوەیەکی خۆبەخش ئەوەی کە هەیە بتوانین ڕێکی بخەین و خەریکی کۆکردنەوەی یارمەتین. ڕاستی ئەم بازارە بەخۆی زۆر قەدیمە تقریبانی 40 ساڵە 50 ساڵە وشەی تێدا دەکرێت مەوادی دارتاشی ئاسنگەری نەجاری هەموو شتێکی تێدا درێل و کۆسەرەوە ئەو شتانەی بێ بیناسازی هەموو شتێک هەیە لێرە. ئەو بازارە بازاری ئەشیاییە ئەشیای ناومار چ دەوێت لەو بازارەیدا هەیە درێل هەیە ئەشیای دوکانداران هەیە ئەشیا ئاسنگری هەیە هەرچت بێ لێرە بەدەست دەکەوی بازارێکی گەورەیە و چی ئەتو پێویست پێبی هەیە لێرە هیچ شتێک نییە بێ ئێرە برێ مەعالبی نەبی هەموو شتێک هەیە. لێسا خەڵک تەنها یەک دوو جۆر گوڵمان هەیە کە لەم مەوسمە خەڵک زۆر تالێبی بێ هەنێکیان جۆری و داودی و یاس و ئەمانە خەڵک لەم وەرزە ئیتر چکا وەرزی گوڵکردنیانە و باش گوڵەکەن و بۆ ئەم جەوە زۆر باشن خەڵک لەم وەرزە بە تایبەتی حەزی لەو گوڵانەیە. موسمی زستان و مەسەلەن هاوینی فەرقی هەیە مەسەلەن ئێستا ڕوو لە زستان ئەگەین زیاتر گوڵی مێخەک و ڕۆز و ئەو شتانەیەت بەرەو هاوینە ڕۆین داودی و ئەو شتانە بەکارێت وەڵام لە چاو هەر چوار فەسڵەکە گوڵەکان بەدایمی هەیە چکە لە بەرەوەی لەژێر خانووی پلاستیکا بەرهەمێنرێت.